کوردستان لە جەنگی سێیەمی جیهانیدا. بەشێک لە وتاری دکتۆر کامەران منتک نووسەر و مامۆستای زانکۆ لەم جەنگە نوێیەدا تەنیا ئەو چەکانە بەکار ناهێنرێت کە بینرا و بەرچاون، واتە چەکی تەقلیدین، بەڵکو مەترسیدارترین چەک کە لە قۆناغی ئێستادا بەکاردەهێنرێت چەکی بایۆلۆژیە کە ئێستا ئەم شەڕە لە کوردستان بە تایبەتیش لە هەرێمی کوردستان زۆر بەزەقی دەستی پێ کردووە و دەبینرێت. لە ڕێگای ئەو شەڕەوە خەریکە کۆمەڵگای کوردی لە باشوور دەبێتە کۆمەڵگایەکی سەراپا نەخۆش و داپڕووکاو. ئەگەر توێژینەوەیەکی ورد لە بواری تەندروستیەوە لە هەرێمی کوردستان بکرێت بۆ نمونە دەربارەی نەخۆشیەکی وەکو شێرپەنجە، ئەوە بە گوێرەی هەندێک لەو داتایانە لە ماوەی تەنیا 5 ساڵی ڕابردوودا ئەو نەخۆشیە لە هەندێک شاری هەرێم بە ڕێژەی لە 100% و زیاتریش بۆ هەموو تەمەنەکان زیادی کردووە. ئەمە جگە لە زۆربوونی ڕێژەی نزۆکی لە ئافرەتان و پیاوانی کورد و دەیان نەخۆشی ترسناکی تر. ئەگەر داتاکان ئاشکرا بکرێت ئەو کاتە دەزانین ئێمە لە چ کارەساتێکدا دەژین و لە چه جەنگێکی وێران کردین. تازە بەم دواییە خەریکە کۆمەڵگای کوردی لە ڕێگای ململانەی سیاسیەوە درک بەو شەڕە دەکات و بایکۆتی کاڵای ئەو دەوڵەتانە دەکات، هەرچەندە تاوەکوی ئێستا لە ئاستی گەورەی شەڕەکە و ترسناکیەکەیدا نییە. جەنگی ئابووری. شەڕی ئابووری دژی هەرێم زۆر بە کارامەیی بەڕێوە دەچێت. لە ڕێگای ئەم شەڕەوە هەرێمی کوردستان بۆتە 2 کۆلۆنیای ئابووری هەردوو وڵاتی تورکیا و ئێران، بۆتە بازارێک بۆ کاڵای ئەو دوو وڵاتە و بەرهەمە ساختە و خراپەکانی خۆیان لە بازارەکانی هەرێم ساغ دەکەنەوە. لەم لایەنەدا شەڕی ئابووری لە هەرێم تێکەڵ بە شەڕی بایۆلۆژیش کراوە، لەگەڵ هەناردەکردنی کاڵای خراپ و بارگاوی کراو بە جۆرەها نەخۆشیەوە کۆمەڵگای کوردیان ڕوبەڕووی کارەساتی گەورە کردوێتەوە. ئەمەش وای کردووە لەلایەک بەرهەمی خۆماڵی لە ناو ببرێت و کۆمەڵگای کوردی بە شێوەیەکی سەرەکی پشت بە کاڵای ئەوان ببەستێت، لەلایەکی تر کۆنتڕۆڵی جڵەوی دەسەڵاتی سیاسی لە هەرێم بکەوێتە دەست خۆیانەوە. هەر ئەمەش بۆتە سۆنگەی ئەوەی دەسەڵاتی سیاسی لە هەرێم لە کاتی ئێستادا مۆرکی نیشتیمانی و نەتەوەی خۆی لەدەست بدات و درزێکی گەورە لە نێوان دەسەڵات و خەڵکدا دروست ببێت. دەسەڵات لە باشوور هێندە خزمەت بە ئەجەنداکانی ئەو دوو دەوڵەتە دەکات، هێندە پەیوەندی بە کورد و مەسەلە نەتەوەی و نیشتیمانیەکانەوە نەماوە. جەنگی ئەلکترۆنی. لایەنێکی تری گرنگ لەم جەنگە نوێیەدا شەڕی ئەلکترۆنی و میدیاییە. ئەو شەڕە ئەگەرچی بە شێوەیەکی سەرەکی لە نێوان زلهێزەکان و بەرهەمهێنەرانی ئەو دەستگایانە ئەنجام دەدرێت، بەڵام گومان لەوە ناکرێت ئەم شەڕە شۆڕ بۆتەوە خوارەوە و گەیشتۆتە ئاستی شەڕی نێوان دەوڵەتە هەرێمیەکان، تەنانەت ناوخۆی حیزبەکان و تاک بە تاکی کۆمەلگاکان. لە ساڵی 2016 لە کاتی هەڵبژاردنەکانی سەرۆکی ئەمریکا، رووسیا هەوڵیدا لە ڕێگای ئەو شەڕەوە بنەماکانی سیستەمی دیموکراتی بێبەها بکات و گومان بخاتە سەر پرۆسی هەڵبژاردن کە ئەستوندەی سەرەکی سیستەمی دیموکراسیە لە ئەمریکا لەمەشدا سەرکەوتنێکی بەرچاوی بەدەستهێنا. هەر ئەم شەڕەشە وای لە زلهێزێکی وەک چین کرد تا ئەو پەڕی توانای هەوڵ بدات کۆمەلگاکەی خۆی لە بەردەم هێرشە ئەلکترۆنیەکان دابخات. ئەم جەنگە هەڕەشە لەسەر کەلتور و زمان و ئابووری و دابوونەریت و بەهاکانی ناو کۆمەلگا دەکات. ئەو شەڕە لە هەرێمی کوردستانیش زۆر بەزەقی بەرچاو دەکەوێت و پیادە دەکرێت. تورکیا لە ڕێگای کەناڵەکانیەوە هاوکات لە ڕێگای ئەو هێز و لایەن و دەستگایانەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ ئەو کار دەکەن، خەریکە هەموو بەهاکانی کۆمەلگای کوردی لە بناغەوە هەڵدەتەکێنێت و بەهاکانی خۆی بەسەر ئەو کۆمەلگایە دەسەپێنێت. بەمەش ڕێگا بۆ ئەوە خۆش دەکات بەر لەوەی سەربازەکانی لەسەر خاکدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ خاکی هەرێم داگیر بکەن، میدیاکان و دەستگاکانی ڕاگەیاندنی ناخی تاکی کوردیان داگیر کردبێت، زەمینەیان بۆ داگیرکردنە سەربازیەکە خۆشتر کردبێت. خۆگەر لە جەنگی یەکەمی جیهان کوردستان بۆ جاری دووهەم لە نێوان چەند وڵاتێکدا دابەشکرا، ئەوە لەو جەنگە نوێیەدا دابەشکردنەکە لە سەر بنەمای گۆڕینی دیمۆگرافیا و سەر لە نوێ دابەشکردنەوەی ڕێژەی دانیشتوانە لە کوردستان تا کوردستان تایبەتمەندیەکانی خۆی وەک وڵاتێکی کوردان لەدەست بدات. گۆڕینی دیمۆگرافیای کوردستان هەم شەڕێکی مەترسیدارە و هەم ئامانجێکی بەرچاویشە. ئەم شەڕە بە چەند ڕێگایەک ئەنجام دەدرێت، لەوانە لە ڕێگای هێزی سەربازیەوە وەک ئەوەی تورکیا لە ڕۆژئاوای کوردستان ئەنجامی دەدات و دەیەوێت لە ڕێگای گۆڕینی دیمۆگرافیاوە پشتێنەیەکی مرۆیی لە نێوان باکوور و ڕۆژئاوای کوردستان دروست بکات. هێنانی خێزانی عەرەب و تورکمانە توندڕەوەکان بۆ عەفرین و سەریکانی و گرێسپی یان لە ڕێگەی نیشتەجێکردنی ئاوارە و پەڕاگەندەکانی شەڕەوە ئەنجام دەدرێت، وەک ئەوەی لە هەرێمی کوردستان پیادە دەکرێت. بە تێپەڕینی کاتیش مەسەلەیەک نامێنێت بە ناوی مەسەلی کەرکووک و ناوچاکێشە لەسەرەکان، چونکە شەڕە دیمۆگرافیاکە دەکەوێتە ناو قوڵایی جوگرافی هەرێمی کوردستانەوە. بەم چەشنە لە ڕێگای ئەو دەسەڵاتە ناشەرعیەی کوردی و ئەو سیاسەتە ناڕاست و بێباکی پیادەی دەکات، خەریکە هەرێمی کوردستان تایبەتمەندیە بنەڕەتیەکانی خۆی وەک خاکێکی کوردی یاخود کوردستانی لەدەست دەدات. ئەم خاڵانی باسکرا ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە لە کاتی ئێستادا جەنگی سێمی جیهانی داگیرساوە و بە شێوەیەکی کردەیی لە جیهان بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەتتریش لەسەر خاکی کوردستان بەڕێوە دەچێت. بۆیە دەبێت تاکی کورد هەست بەوە بکات و هۆشیار بێتەوە
کە ئەو لە ناوجەنگی جیهانی زۆر ترسناکدایە و کاریگەری زۆر ترسناکیشی لەسەر چارەنووسی ئەو هەیە. ئەگەر لە قۆناغی ئێستادا دەسەڵاتێکی گەندەڵ و نابەرپرس هەست بە مەترسیەکان نەکات و بازرگانی بە هەموو پیرۆزیەکانی ئەم خاکەوە بکات، ئەوە لە سەرتاکی کورت پێویستە هۆشیارانەتر لە بەرپرسیارەتەکانی خۆی تێبگات و شەڕی میدیایی و کێشەلاوەکیەکان لە مەسەلە گرنگەکانی دوور نەخاتەوە و ئایندەی خاک و وڵاتەکەی خۆی با چەند چەتە و ڕێگر و خۆفرۆشێک نەبەستێتەوە.